بینێرانی بەڕێز ئەم کاتتان باش لاڵقەیەم جارێ بەرنامەکەمانە گفتوگۆکەین سەبارەت بە پرسێکی هەستیار ئەوەیش پەیوەندی نێوان ئاین و سیاسەتە. لەم بەرنامەیە پرسین ئایا بە سیاسیکردنی ئیسلام و یان سیاسەتکردن لەسەر بنچینەی ئاین هەکارێکی گونجاو و تەبایە لەگەڵ ڕۆحی ڕاستەقینە و جەوهەری ئایندا یان کارێکە پاڵنەری ڕاستەقینەکەی بەدیهێنانی بەرژەوەندی سیاسی و بەرژەوەندی گروپە. ئایا بە سیاسیکردنی ئیسلام مەترسی دروست ناکات بۆ سەر ماف و ئازادەکان یان بە پێچەوانەوە هەنگاوێکە بەرەو پاراستنی ماف و ئازادەکان و پاراستنی مافەگشتەکان لە چوارچەوەی دەوڵەتدا. ئایا بە سیاسیکردنی ئیسلام کاریگەری هەیە بۆ کەمکردنەوەی لایەنی ڕوحانیەت و لایەنی معنەوێت لە ئاینەکاندا یان بە پێچەوانەوە هەنگاو نانە بۆ بەرزکردنەوەی ئاین بۆ سەر ئاستی دەوڵەت و گوێزانەوەی ڕوحانیەت بۆ فەزای گشتی کۆمەڵگا. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەرێک لە بەڕێزان سۆران سێوکانی نووسەر و هاوژین عومەر سەرنووسەری ڕۆژنامەی کۆمەڵمان کردووە بە خێراتنی هەموو لایەکانەکەم. زۆر سپاس. کەک سۆران بە بۆچوونی تۆ مەسەلەی پەیوەندی نێوان ئاین و سیاست چۆنە لە کاتێکە ئەم بابەتای چێکە لەوانەی کە گفتوگۆیشی بە فراوانی بۆ دۆی خۆیان هێناوە و لەسەر ئەم سەدەوە تا ئێستا شتێگەشتی جیاواز بۆ ئەم مەسەلەیە هەیە. بە بۆچوونی تۆ سیاستکردن لەسەر بنچینەی ئاین بەکارهێنانی ئاین وەکو کەرەستەیەکی سیاستکردن تەبایە لەگەڵ جەوهەر و ڕۆحی ڕاستەقینەی ئاینەکانە یان دافعی ڕاستەقینەی ئەوە بەدەستهێنانی بەرژەوەندی سیاسی هێز و گروپە. سپاس. من پێم وایە ئەم مەسەلەی دین و سیاست ئەوەنە تێک ئاڵۆستکاوە لە تێک ئاڵۆستکایی و معقدیە ئاسان بۆ تۆ خەڵکەوە ناڵە دین و سیاست بەس تا ئێستا تعریفێکی گشتیمان بۆ دین نییە چوارچێوەیەکی گشتی کە دین مەبەستمان چییە سیاسەتیش مەبەستمان چییە. یعنی دین ئەگەر ئەو کۆمەڵە تێکستە بێ ئەو کۆمەڵە دەقە بێ کە پێ وترێ قورئان طبعا کە باس لە دینەکەین باس لە ئیسلام بکەین لێرە لە ڕاستیە بەگشتی باس لە هەموو دینە بکەین لەوانەیە زۆری بێت یعنی باس لە ئیسلامەکەین. ئیسلام وەکو دین یاخود ئیسلام ئەبێ ئەو پێناسەی بۆ بکەین بەسمان چیە؟ ئەگەر مەبەستمان لە دین ئەو کۆمەڵە ئەو تەکستەیە ئەو دەقەیە کە پێ وترێ قورئان یا ئەو دەقانەی کە قورئان و فەرموودەکانیش یا وتەکانی مؤسیسی یەکەم کە پێغەمبەرە ئەچێتە سەری یا قورئان زائید وتەکانی مؤسیسی یەکەم زائید وتەی هاوڵان و ئەتباعەکانی زائید وتەی زاناکان و ئەوانەی دوای ئەوانە هاتوون إلى آخره تاكو أمره أم هم معناه أجرته زائد ممارسات روجاني مؤسسية كمو أواني بدواء هاتون أم أنا هم أجرته دين أم دو تعريف زور جوازا لراستيا أجر دين من بمعناه يكم تعريف كرت كبريتيا لتكست كخوي أو روح دين أو يا دين بلا بقمان ما بس ما العين الإسلام بنشنو جوهري إسلام كخوي لا تكستي قرآن وفرمودا أبينيتو أم دوانا دو سرچاوي سرچين بو والشاري مروفي مسلمان وبو بلا مناني أحكامش للشريعة السياسة ما بس ما لا كان حزبياتي كدنا بدياني كراوي لا وكو أرزم كردي بمشي وازا فراوانا معناه دين بينه زورش تقديت أخوي شو دين بمعنى جياوكي كإنسان تيا أجي لجيان أجي دين دار بتابتي لسردمك كدين أصلي هم مشتكان بو هم كومالجيش الدينية يا ساورسا كان هم إلا شوارشوا دينك كوبتو أجرت أشياء نبيت هل واكرا ولا هم دينك أنا قال الإسلام أبي أبو بزين هم أيديولوجيك ك لراسيا دين أتوامرين الأيديولوجيا جورتره بابرين همو دينك همو فكري شكلت خوي بأوكو فكري شامل أنا سنة أيوة تعريف بهم مشتبكة يا بيناس هم مشتبكة يا راي خوي لباري همو الدنيا بينيا كان هموش ديار جيانيا كان درب بره سياستش ياخذ سياسة يا بري وبردني دولة يا أمانة يا شكل ديار دجورة كان جيان كهمو فكرك همو أيديولوجيك همو دينيش راي خوي برامبر درب بريو بتيونتيو يا ما قالين مثلا مسيحية دين يقنية كعلاقة بسياسته به بلام مسيحية وكو دين باز لسياستنا كا باز لسياستك وكو دين باز لسياستك كسياسي يا ده صلادار أبي شون به أبي عادل به أبي ناصح به أبي شي به أقرب بينا سر إسلامي شو كوتين بهمان شيء أبي دنيا بينيك بخوي دروسك لا شواتشوي أو دنيا بينيه وياخذ كاك سوران بسالك من بمشي سياقك مو بسالك ما ملك الدنيا حزب لقل إسلام وكو كرستيش سياسي
چۆنە بینی؟ ئێمە ئێستا ئەوە بچووکمان کردەوە بتعریفەکە هاتینەوە سەردەی بیستەم و خسمان چوارچێوەی حیزبەوە لە حیزبا کە دیاردەیەکی با بڵێن هاوچەرخە دیاردەیەکی تازەی ژیانە حیزباتی لە ڕاستیە سیاست دەوڵەت جیا و حیزباتی جیا من پێم وایە مەسەلەی حیزب بە حیزبیکردنی دین مەسەلەیەکە کە نەک لە ئەوڵی سەرهەڵدانی ئیخوانەوە کە لە ساڵانی بیستنەوە بەڵکو لە دوای ساڵانی 50 سەر هەڵدەدا بە حیزبیکردنی دین بەهۆی ئەو جەوە مەناخە ئەگەشتێکە لە وڵاتانی ئیسلامیان ڕوئەیە کاتێک کە ئەمە ئەکرێت لە ئەوڵە پێم بە مەبەستێکی باشەکرێ هەم بۆ زیندوکردنەوەی دین کە بە حسابی خۆی مردووە هەم بۆ ڕێکخستنەوەی پەیوەندیەکانی نێوان کۆمەڵگە کە کۆمەڵگەکانی ئێمە کۆمەلگایکی سیخناخن لە معنای دینیەکانە لە ڕاستیە بەم معنای بەڵام لە دوایە ئایا چی لێ هێت ئەو عیلاقە جەدەلێ ئەو پەیوەندە دیالکتەکە لە بینی دین و سیاسەتا چی لێ من پێم وایە لە ئەخیرە لەو هەنگاوانەی کە دوای ئەمرێ سیاست ئەبێتە هەدەفێک کە دین وەک ئامرازێک بەکارەبێنێ بۆ هەنگاوە سەرەتایی و کۆتاییەکانی خۆی لە هەنگاوەکانی سەرەتاییە دین بە شێوەیەک بەکارێت لە هەنگاوەکانی کۆتاییە دین بە شێوەیەک بەکارێت بۆ نمونە لە ئەوڵی بڵین سەرهەڵدانی ئەو هێنەوە کە خەڵک فەقیرەوە باسی وەکات تۆ بێ وەکو مالێکی کوڕی دینار بژی وەکو چێ بژی وەکو چێ بژیت ئەمانە بۆ شێوەیە کاتێک کە هێتە سەردەمی ئەوەی کە مەسەن کۆمەڵێک لەوانەیە کە مستەفیدن لە ناو حیزبە لە ناو بۆ ناو دەوڵەتوانە ئەم قسانە نامێنێ ئێمە مادام لە سوڵتەیان مادام دەسەڵاتمان بەدەستە مادام ئەندامی پەرلەمانی مادام چینچی ئەبێت لەو ئاستەیە بژین کە ئەوانی تیاژن ئێتر لێرە مالێکی کوڕی مامەڵێکی مکافیلانە لەگەڵ دی نەکراوە بەڵێ زۆر سپاس کاک هاوشین ئەمە ئەوە لێ بپرسم یەکێک لە پرسە هەرە هەستیارەکان سەبارەت بە پەیوەندی نێوان حیزب و ئیسلام حیزب و ئاین کە بە دیاریکراوی لە کۆمەلگا موسڵمانیشینەکان مەبەستمان لە ئاین ئیسلامە ئەوەیە کە حیزب ئەو حیزبەی کە لەسەر بچوونی ئیسلام سیاسەتەکە ئیسلام وەکو کەرەسەیەکی سیاسی بەکارهێنرێ لە پەناو بەرژەوەندی سیاسیە و پیرۆزیەکانی ئاین ئەخاتە خزمەت بەرژەوەندەکانی حیزبەوە بەڵێ بەناوی خۆی گەور و میهرەبان تەسەوری من بۆ ئەم قەزەیە کاک ئومێد ئەوەیە طبعا ئێمە بە نەڵێن ئیسلام و حیزبایەتی چکە خۆی لە خۆیە بەتایبەتی ئەگەر مەبەستمان حیزبایەتی ئیسلامی بێ ئێمە لە غیابی فۆرمێکی تری سیاسیە چ دەوڵەت بێ چ مثلا اتحادێکی وەکو اتحادی ئەوروپی بێ اتحادێکی ئیسلامیمان هەبێ ئێستا شتێکی ترمان هەیە کە ئەوانەمان نییە ئێستا حیزبی ئیسلامیمان هەیە باشە دیارترین کیانی سیاسی ئیسلامی بریتە لە حیزب لەبەرەوە توانین نایبنێ لایەنە سیاسیەکە بڵێن باز بکەین بڵێن سیاست و ئاین ئەگەر مەبەستیش مەسەلەن کە لێرە ناوی سیاست و ئاین و حیزبایەتیێنی من ئەیبەچمەوە هەر بە سیاست و ئاینەوە ئەمە وەکو قەزەیەک بە بڕای من ئەگەر بەو مەفهومەی کە تۆم بەستە خەڵکانێک حیزبایەتی بکەن و ئیسلام بەکاربێنن بۆ خزمەتی حیزبەکان ئەمە نەزەریە ئەمە غەڵەتە بەڵام ئایا ئەوەی کە جەناب باسێکی لە واقعە ئێستا بەو شێوەی جەناب باسەکەی هەیە بە قەناعەتی من ئەتوانین بڵێن سیاست ئاین بەکار ناهێنێ ئێستا لانی کەم ئەوەی کە ئێمە بڵێن هەستی پێ ئەەکەین لە چواردەوری خۆمانە یا ئەگەر مەبەستمان حیزبی ئیسلامیەکانی کوردستان بێ ئەوە ئاینە سیاست وەکو ئەسڵ وەکو نەزەری وەکو فکر ئاینە سیاست بەکارێنێ و وەکو یەکێک لە وەسیلەکانی خۆی چونکە دین هێکێ لە تعریفەکان چییە بۆ دین بە تەسەوری من یعنی ئەوەی وای کردووە کە حیزبی ئیسلامی دروست بێت پێویستێکی ئاینیە پێویستێکی سیاسی و بەرژەوەندی بەڵێ ئێمە دین تعریفمان بۆی چییە دین کۆمەڵێ مەفاهیم کۆمەڵێ تەسەوراتی عەقیدەیە ئەخلاقیە ئەحکامی تەشریعی و عیبادەتیە باشە ئەمانە کە شتی نەگۆڕن ئەمانە ئەو دینە مەسەلەن ئەتوانێ وەڵامی مشکلە وجودی و پرسیارە وجودیەکانی ئینسان یا پرسیارە هەمەکیەکانی ئینسان باتەوە لەبەرەوە ئەو دینە مەفروزە بگاتە ئینسانەکان ئیسلامیش هاتووە کۆمەڵێک یا دین کە بەسمان ئیسلامە کۆمەڵێک میکانیزمی دیاری کرد کۆمەڵێک بازنە هەیە کە بەیەکەوە بەسراون بۆچی بۆ گیانی ئەم قەزیانە بە ڕەبتی خالیق و مەخلوق بەیەکەوە گاندنی ئەو قەزیانە لە ناویانە ئێمە داوەمان هەیە لە ناویانە سیاستمان هەیە لە ناویانە شتی ترمان هەیە لەبەر ئەوە ئەسڵ وایە سیاست ئاین بەکار ناهێنێ و ئەم تەسەوراتە باوە کە ئێمە ئیسلامی ئیشی لەسەرەکەی ئاینە سیاست بەکارهێنێ ئەمە پرسەرت لێ بکەم یەکێک لە سەرکردەکانی حیزبێکی ئیسلامی ناسراو لە کوردستان لەم چەند ڕۆژانەیە وتارێکی نووسیوە باس لەوە دەکات دەڵێ ئێمە دان بەڕاستیەکی ناو کاری ئیسلامیایەنێ دەڵێ ئێمە بەردەوام
ئاەتەکانی قورآن و سنەتی نەبەویمان بە پێی بەرژەوەندی سیاسیمان تەفسیر کردووە لە قۆناغەکە بەرژەوەندی سیاسی حیزبەکەمان پێویستی بەوە بووە کۆمەڵی ئاەت هێناومان قوتمان کردوتەوە بایەخمان پیا و تەفسیرمان کردووە دوای ئەوە ئەم بەرژەوەندی تەواو بۆ ئاەتەکەمان خستوتە ئەولا و کەس ئاوڕی لەمانە ئەم ئاەتە نەداوە کە پێشتر بانگەشەی بۆ کراوە سەردەمێکی تازە دێتە پێش کۆمەڵێک ئاەتی تر بە پێی هەلومەرجی سیاسی ئەمە ئەوە ناگەێنێ مامەڵەیەکی میکافیلانە لەگەڵ ئاەتی قورآن و فەرمودەکان ناکەن لە پێناو بەرژەوەندی سیاسی ئەزاین چۆن کاک ئومێد طبعا ئەو بەڕێزە ئەو شتەی وتووە طبعا با من تەسەوری خۆم لەسەر ئەو مەسەلانە بڵێم خۆی سیاست بریتە لە چی بۆچی ئەماڵین سیاست بە ڕێڕەیەک وەرگێت داعۆژ ڕێڕەیەک بۆ معنای ناجی یەک بن لەبەرەوەی تۆ لە داوایەک لەسەر کۆمەڵێک قیەمی نەگۆڕ ئیشەکەی کۆمەڵێک قیەم ئەگەن لە ڕێی تەربیە و تعلیم و شتەوە ئەگەنی بە خەڵکەکە بەڵام سیاست ئیشکردنە لەسەر حیاتی عام لەسەر فەزای گشتی چ لە ئێستاە بێت چ لە دەقڕن پێش ئێستا چ لە سەردەمی پێغمەری خوا بەسەلەم شخصیەتی سیاسی پێغمەری خوا شخصیەتە نەبوویەکە نەبووە پێغمەری خوا لە مەجای سیاسە و ئیدارەی عامە فەرموویەتی کاکە خۆتان ئەو تەلقیحەی دارخورما مەکەن لەمە ئازانیەتی ئیجتیهادەکە بە شەریعە ئیجتیهادی سیاسی زیاتر ئیش لەسەر شتی ئیجتیهادی بەشەری شتی ڕۆژانەیی دەکەی بمعنى ئەوە ناتۆ مەسەلەن شتی ئەمڕۆ شتێک بڵێ سبەینە شتێکی تر بەڵام بمعنى لەسەر کۆمەڵی مواقفی متغیر ئیشەکەی لەسەر مواقفە سابتەکانی ژناکەی ئەو جانبێکی ترە لە دینە بەڵام پێتوانێت ئەمە کۆمەڵی بنەمای ئاینیت هەیە کاک ئەو بڵێم واقعی ئیسلامی بە دوور نەبوو لەو خوێندنەوەی کە ئەو بەڕێزە باسی کردووە بەڵام تۆ ناتوانانی تەجربەیەکی جوزئی یا تەجربەی کەسێک یا تەجربەی حیزبێک تعمیم بکەی ئەسڵ وایە سیاستکردنی ئیسلامیانە تێگەیشتن بۆی بەم شێوەیە تۆ کۆمەڵی مەبادی دینی هەیە کۆمەڵی تەسەوراتی ثابتت هەیە خۆی سیاست لە مەجای متغیرات هەیە لە ئیسلامە تۆی ئەو مەبادی ئانە بە پێی واقعی ڕۆژ باشە بە پێی واقعی زەمان و مەکان چۆنەڵێ کۆمەڵێ بنەما بۆ کاری خۆت لێ هەڵێنجێنی ئەکێ بە بنەمای ئیشکردنت ئەکرێ مەسەلەن سیاسەتی ئێرە جیابێ لە سیاسەتی تورکیا سیاسەتی ئیسلامیانە ئەکرێ سیاسەتی هەر ئەو منتیقەیە یەک شوێن جیابێ سایەگرت و کۆمەڵ بۆ نمونە یعنی ئەمە نیشانەی ئەوەیە کە مەسەلەی سیاست ئیش لەسەر شتە سابتەکان ناکا بۆ معنایی کە تۆ ئەمڕۆ سابتێک گەڵۆشێنێتەوە سبینە سابتێکی تر بێنە دووس بێ ئەوەش هەڵۆشێنێتەوە زۆر سپاس کاکاژین زۆر سپاس کاک سۆران ئەگەر بنوشتن نووسی ئەگەم لە حەزاتت دەبێت ئەتوانی فەرموو سپاس دەکەم وڵا من کاک هاوژین بعضشتی و ڕۆژان حەزەکەم تەفسیرێکی زیاتری بینێ کاتێک کە سیاست متغیراتەوە بڵین داوە مەجموعە قیەمە یا دین با بڵین کەواتەی تر پێویستمان بۆ چییە کە لە ناو دینا سیاست بکەین یا سیاست بە ناوی دینەوە بکەین کەواتە پێغەمبەر کە ئەفەرمێ وەکو سیاسێک جیاواز لەگەڵ وەکو پێغەمبەرێک کەواتە ئەو وەکو ئەمرێکی واقع بەعزێ ئیدارەی ئوموری دەوڵەتێکی کردو ئەجنا خۆی وەکو سیاسیەک کە دین و سیاست یەکشتن تەو ئەمێکن دوانەیەکن چیناوە ناوبنەی هەن بەم بەپێ ئەم تعریفە بە من دیوەکەی تری کاک هاوژینەڵم کەواتە دین لەگەڵ سیاسەتە دووشتن جیاواز لە سەردەمێکە کە پێغەمبەرێک هێت و بۆشایەک ئەبینێ لە شوێنەکە ئیدارەی ئەو شوێنە ئەکە ئەمە پێی ناوترێ سیاسەتی ئیسلامی پێوترێ بەشەرێک کە تۆ سیاسەتەکە مەسەلەن قەشەماکاریۆس لە قوبرسا کاتێک ئەبێتە حاکم لە سەدە بیستەمە وەکو قەشە بە ناوی حکمی دینی و حکم ناکە قەشەش و حاکمیش ئەلمانیشە یانی ئاشکرایەوە ئەم قسەیان بەلاوە گرنگە ئەگەر ئال بیخێنە ئەم چوارچەیەوە کەواتە دین شتێکە کە مەجموعەیە قیەم و بەهای سابتە زۆر جوانە سیاست شتێکی ترە کە بریتێ لە شتە گۆڕاوەکانی ژیانی ڕۆژانە ئێمە بۆ مەسەلەن یەکسەر کەلیمەکەی کاک هاوژین گۆڕی مەسەلەن سیاست لێرە و تورکیا سیاسەتێکی ئیسلامیانە سیاسەتێکی ئیسلامیانە لەگەڵ سیاسەتێکی ئەلمانیا فەرقی چییە پرسیارەکە ئەمەیە ئەگەر باس لە ئەخلاق بێ ئێمە مشکلمان نییە لە ئەخلاقە پێمان وایە ئینسانێکی متدەینی باش ئەخلاقی زۆر جوانە سیاسیەکی بە ئەخلاق دەرەجە شتێکی باشە بەس کابرای تر سیاسیەکی ماکیافیلی دەرەجە ئەگەر ئیجازای مەبەستەکە بۆ کاک سۆران ڕوونکەمە من مەبەستمەوە نەبوو جای کەمەوە مەبەستم ئەوە بوو سیاست ئەسڵ نیە ئیسلام ئەسڵە دینەکە ئەسڵە سیاست میکانیزمێکە بۆ گەیاندنی ئەو جانبانی پەیوەندی بە حیاتی عامەوە هەیە بە گەیاندن بۆ سیاست چی ئێستا من پێدەڵم ڕێخستنی مەجای عامە بۆ نمونە ئێستا ئێمە باسی سیاسەتی اقتصادی کەین ئایا لە ئیسلامە شتێک نبینیتەوە کۆمەڵێ بنەما کە تۆ بتوانین تعبیر لە سیاسەتێکی اقتصادی ئیسلامی پێ بکەیت ئەوە بڵێن و کوڕی جەناب من ئەیبێنم
وەکو سیاسەتی صحی بمورە ئەو وەکو قەناعەتی شخصی کە هەبێ یان نەبێ مەجاڵیشیان بکات سیاسەتی اقتصادی ئیسلامی یعنی چی من پرسیارەکە ئەمە یانی بۆ کۆمەڵی واز لە ئەخلاقیاتی ئیسلامی یەک لەوانە سیاسەتی اقتصادی بۆ نمونە لە مامەڵەی تیجارەتە ئێمە خۆی گەورە بە نەسی قورئان ڕیبای حرام کردووە تۆ بارمەتی خۆت ئێمە بۆ نمونە لە ماوەی ڕابردووە قەیرانێکی دارایی جیهانی ڕووی لە عالم کرد ئەو دکتۆر علی قەرداخی زۆر جوان باسی کرد مثلا کێ بلو کەسانی بانکرا لە فەڕەنسا بۆ ئەوەی کە ئیسفادەیان پێ بگەێنە لە مەجای سیاسەتی اقتصادی ئیسلامیە ئەوە مثلا ڕێکی شخصی کاک سۆرانە بڵین باوەڕی پێینێ حەق خۆیەتی بڵێ کاکە من ئەمە خوێندنەوە پێم وایە لە ئیسلامە سیاسەتی صحی بەدیەکەی سیاسەتی بیئی بەدیەکەی ئەو سیاسەتە ئەو سیاست اینجا حیزب من جانبە سیاسیەکە ئەڵێم حیزب ئەمڕۆ فۆرمێکە سبینێ بێ بە دەوڵەت بێنەوێ بە ئیتیحادێکی وەکو چۆن ئیتیحادی ئەوروپیمان هەیە بۆ نمونە ئێمە پێویستە وەکو بە باگراوندێکی ئیسلامیانەوە سیاست بکەین باگراوند سیاسیەکە هینە ئیسلامیەکە چۆن ڕەنگەداتەوە ئێمە حیزبێکی لە مەجای ئامایشەکەین دەوڵەتێکە مەفروزە سیاسەتی صحی خۆی هەبێ سیاسەتی اقتصادی هەبێ سیاسەتی مثلا دەولی هەبێ بە خەلفیەتێکی ئیسلامیانە تۆ خەلفیەتی ئیسلامی مەبەست چی یعنی خەلفیەتی ئیسلامی ئەگەر خەلفیەتە ئەخلاقیەکە بێ هەمومان قبولمانە ینی مثلا پیاوێکی شخصێتی کۆردگان پیاشی ئەخلاق بەرزە با بڵین نازانم چۆنێکو ئەوەی کە ئەتوانێت مجموعە یش بکە وەکو ئەخلاقیاتێکی ئەو مۆراڵێکە خۆی هەیەی با بڵین بەڵام ئەردۆگان بە ئیسلام حکومەکە نەخێر بۆ معنایە بێت یانی ئەردۆگان شخصێتێکی ئەلمانیە بەڕاستی بەڵام ئەلمانیەکی متەدەینی ناوانە من ئەوەی کە لەم ڕوا ئەیبینم ئەیکا خۆی لە دڵی خواچێن کەس دڵی کەسی نەخوێنێتەوە ئەوەی کە من ئەردۆغان ئەبینم شخصيتي ألماني متدينة چونکە فەصلێکی تەواوکە لە بینی دین و سیاسەتە بەوە حکومەی لە وڵاتەکە هەموو شتێک هەیە ئارە خۆر هەیە لەگەڵ تەنیشتی کابرای مسلمانەوە مثلا مەلهاکان وەکو خۆی ئیشەکە ئافرەتەکان وەکو خوانجلی خوان ئازادی هەموو ئازادیە گشتیەکان فەزا گشتیەکەی ناو تورکیا هیچ شتێکی لێ نەگۆڕاوە لە چاو سەردەی مثلا ئەجە بڵند ئەجەوید و ئەوانەیتە چی گۆڕاوە لە خۆی ئەمە نیشانەی گەورەی مەسەرەن گەورەی ئەو تەسەورە ئیسلامیە ئەگەر ئەی گۆڕێ ئەگەر ئەی گۆڕێ ئەزای بۆ گێژاوێکە هەندێک کەسێک ئەزای بۆچی کە ئەی گۆڕێ ئێستا نەهزەی ئیسلامی بۆ نمونە لە تونس هێشتا هیچ نەبووە کۆمەڵێک خوێندنەوەی سلبی باشە لە پێش بەرنامەکە جەنابەت قسەی بەڕێزێکت باس کرد کە ئەوە خەتەرە بوو جارە هیچی نەکردو بۆ هیچ ناکە ئەڵێن وڵاکە کە ئەمەکاتێکی شخصیەتێکی ئەلمانیە ئەزاین چۆنە سیاست فەنی ممکناتە ئیسلام دێ بە پێی واقعی ڕۆژ سیاسیەکان سیاسیەکان ئەزاین چۆنە ئەمەکردن لەسەر دوو خوێندنەوەی جەنابەت خوێندنەوەی کە هەیە من لێ مەسئولی تەبەنی ناکەم ئیسلام پێویستی بەوەیە تۆ چۆن ئەزاین چۆنە کاک ئێستا یەک لە سەرسەی من پرسیارە لە کاک سۆرانەکەم یەک لە سەرسەی قورئان ئەحکامی تەشریعیە ئەم ئەحکامانە جەنابەت لە ناو حیزبێکی سیاسی ئیسلامی ئیشت کردو ئەدەبیاتێکی ئیسلامی شارەزای باشە ئەو شتانی کە باسەکە چۆن تۆ تەوزیفی ئەەکەی چۆن نەفی ئەەکەی لە حیاتی زۆر قوبڵمە ئەو یەک لە ئەحکامە تەشریعیانە چی وچین مثلا تۆ باسی حەدی زیناکە کۆمەڵشتی تیا ئەچێتە بابی عقوبات سیستمی عقوبات وەکوچی مثلا وەکو حەدی زینا وەکو حەدی دەستبڕین وەکو حەدی قساسی قەتل وەکو ئەتر تا ئەخیری قوبڵمە ئەمانە چۆن تۆ نەفی ئەەکەی دەوڵەتێک یا مثلا قەزای علاقی بە سیاست ئاخر باشە قەی ناکە ئەم ئیسلامە ئەم ئیسلام با من و پرسیارانە جەنابەت کەم پێم خۆشە وەڵام دەستکەوێت ئەم ئیسلام ئەم شتانەی تایە یەک لە سەرسی قورئان ئەحکامی تەشریعیە ئەم ئەحکامانە ئەزاین چۆنە ناکاک عموما يعني یەک لە سەرسی قورئان ئەحکامی تەشریعیە مثلا ئەحکامی تەشریعی باسی عقوباتی ئیسلامیە کا بۆ کۆمەڵێک تاوان تاوانی ئەحوالی شخصی بێ جنایات بێ جونح بێ هەر شتێک بێ بە عقوباتی سابق و بە عقوباتی تعزیریەوە کاک سۆران تۆ بۆم تحدید چۆن ئەمە ئەزاین چۆن نەفی ئەەکەی چۆن پێ دوایە لە ئیسلام سیاسەتێکی ئیسلام سیاسەتێک بکەی لەم ڕۆژە مثلا کابرا عارەخۆر چی لەکەی کابرا عرقی خواردت و تو ئەگری چی لەکەی تاوان عرق حرامەکەی تو بڵین عرەخانەکان هەوی داخەوە نییە شەر نییە ئەی چۆن تعزیری کەسێکەکەی کە عرەقە خواتەوە کە تۆ دوکانەکەشە کرد ئاخر دەتۆ لە وڵاتێکای ڕەنگە مەسەلەن خەڵکانێکی تابێ مسلمان نەبێ مسلمان و عرەقە خواتەوە مسلمان و عرەقە خواتەوە کۆمەڵێ وەسیلەی بۆ دیاری کراوە مەسەلەن چی عقوبەی تعزیری بێ عقوبەی تعزیری ئەزای مەبەستم من پێم خۆش کە تۆ فەزا گەشتێک هەمووی خنکان جارێ لێ من مەبەستم یەک پرسیار دروستکردم لەسەر قسەیەکی بەڕێزە منتم سیاسەتی صحی یا سیاسەتی مەسەلەن بیئی چین ئەم پرسیارە
کاک هاوشی کاک هاوشی من تێ ناگەم لەم پرسیارە. ئەزانجی کاک سۆرانگیان من پێم خۆشە ئەزانجی لە خۆلادانە لە پرسیارەکە تۆ کاک هاوشی ئەزانجی بۆ بڕۆنکەرەوە باشە یەکشت منێک بۆ قورآنە بۆ فەرمێ بینەرانی السارق منکەرە. والسارقة فاقطعوا أيديهم بەس سیاسەتی صحیح نییە. نەک صحیح ئەمە حکمێکە باشە ئەم حکمە ئیسلامی بێ غیر ئیسلامی بێ ئەلمانی بێ چەپ بێ هەچ کەسێ بێتە سەر ڕاست خەلفیەتێکی ئیسلامیە چەپ یا ئەلمانی هەبێ ڕاستە بێ سیستمی عقوبات ئەوە دەکات تعدیلی یاساکانەکە جوانە باشە باش. پێویستی بەوە نییە عقوبەیەک بۆ دزدیاری کە عقوبەیەک بۆ قاتیل دیاری کە چۆن تۆ ناخر زین جوان نفی چۆن لە ئیسلامە لە قورآن نفی ئەوە ئەکەی کە جانبی سیاسی تیا بێ جانبی اقتصادی تیا بێ جانبی یەکشتم یەک مەجالم بە فرق لە بین دوو شتا بکە قەزا لەگەڵ سیاسەتە ئەمانەی جنابی باسێک هەمووی قەزایە هەمووی قەزایە حتا یەک جار کەلیمەی حکام لە قورآن هاتووە باس لە قوزاتە ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل وتدلوا بها إلى الحكام لتأكلوا فريقا من أموال الناس بالإثم وأنتم تعلمون يعني إلى القضاة خو أشكرا خو أو التفسير بلام كاك سوران كاك هاوشي لقول أنا بس والله ما يخون دزنا كباس لا حكم كان يعني أو بقرآن حكمناك أولئك هم الكافرون عندك شنا أولئك هم الظالمون من ساعات كان لسربوا هنا باش غلطش إن أنزلنا التوراة فيها هدى ونور جاري بعض الشيء قال التوراة يحكم بها النبيون الذين أسلموا والربانيون والأحبار يحكم بها النبيون والربانيون والأحبار للذين أسلموا والربانيون والأحبار للذين أسلموا باش ربانيون وأحبار شن أما كان برسيارة ربانيون وأحبار بريتينين للسلطة بريتين لعلماء عباد أو أنا حكمي بما كردو كواتن باز لحكم ناكا باز لشتيج تركا بريتين لا علم خوي أما هيك ومن لم يحكم بما أنزل الله أو تباس لتوراتك ومن لم يحكم بما أنزل الله أما باس لسياستني كاكا باس مثلا من إطاعي دايك وباوكم ناكم حكما بما أنزل الله نكردو كواتن من كافرم ديو بابلين من نيوجكم نكردو حكما بما أنزل الله نكردو كواتن من كافرم ديو مثلا أمر باس لسيستمي سياسي أمر كابرات زيج كردو حكم بما أنزل الله كردوه نخير أم بشتا لبسطتين شتو إجريتو مثلا كابرا أمر لبازارة شو هاتو لبر دكاني كابرا مثلا قابش يلا كشتو برتو تزيوتي أول شيء كردو بس يعني حكم بغير ما أنزل الله حكم بما أنزل الله نكردو يعني ليه يعني لو بس زي باش كاك سورة متى كشتم كاك هوشين يعني كلمة حكم لقرآن كأيوة بنشيني حزب إسلامي بنشيني سياسة كدني باش شي يقول سعود عم بزنا أساسا ما بس لا سياسة كدني وباسابك نيته بناوي حزب إسلامي وإنجابه دولته إنجاب تطبيق الشريعة وهاتا دوائي سياسة كدني لسبب بنشيني أين بنياد بنريه بلكو كاك سورة بيمان عليه هم أوانا باشكي ما بس لدادقاو حكمي قضا كان وبشكل شيء ما بس اخلاقي باش منك برسياركم يعني اسام قناعت مو كاك سوران وهل برزي كتركا وفكري كاك سورانا يج لسروب كابلي اصل دين هي كومالك مثلا تعليماتي خويا مبادئ قضائيه سياسيه هالشكل تاعتي خراب بكاريه او واقعيتو اقلاني ترى وقلوي كتو نفي هم واش نبكي تقول القران ازاين شي كاك سوران يمكن خوش اشتكي خو واضحكم القران يما جناب باسكي سياسة اقتصادي بو تو إنكاري لو كي ماليزيا لسر أساسي لسر خلفيتي كي إسلامي جام خلفيته لا من توختره لا أو مثلا لبرأوي مسلمانان لصدا صدي من لدنين يعني مثلا كالتورو بي كي جانه تو أني إنكاري لو كي كمثلا إكي كيوكو مهاتير محمد هاتن شون الله سياستي كي اقتصادي على سر أساسي إسلام دارش نتيجة كي باشي عبادة سوا استقلاليتي كي ورقرتو اقتصادي تكلنا بولا قال خرب شون أتواني أوكي مثلا عقوبات كاك سوران عقوبات اقتصادي ماليزينية كشون من أقام ليتي مثلا شون أتواني كاكاوشين بس كاكاوشين أقرب الريال بالسياسات لسبب بنشيني آين بكري حزب إسلامي لسبب بنشيني آين داب مزديو بما نوابك أما بيستيكي ديني أم حزبي هنا وتعالى ودوات الدولة الإسلامية دروسكا أتواني دقيقي قرآن بيبليكا دروس بوني أم حزب إسلامي كبرو الدولة بتشي ببل قبون بهني توا ونمونيش النبي كسوران بما نفرمه على بيغمبر لنا ومدينة تعاملي لقل أمري واقع كدوا نك دولتي دروس كذبه كاكا تو سام بس سياستك بلا بس لدين شيء بس لدين تكسي دين شيء تو علي شلون علي دقيق سياسة شيء كاكا
يعني من پێم خۆشە يعني کاکە تعریفی حکوم سیاست تۆ باس لە حکوم ناکەی هیچکردن نییە لە باس لە مەجای حکوم عامە ئیدارە سیاست خۆی لە تعریفی کەلیمەکە بریتی نییە لەوەی کە تۆ ئیدارە عام بکەیت دەوڵەت باشە ئیدارەی ژیانی مجموعەیە گشتی سیاسیتەن خەلفیەتێکی فکریان هەیە لە شوێنێک ئەم خەلفیەتە مثلەن ئیسلامیە لە شوێنێک مەسیحیە لە شوێنێک ئەلمانیە لە شوێنێک شتێکی ترە ئێمە کاکە هاتوین ئەڵێن ئیسلام کۆمەڵی خەڵک کە ئێستا کیانێکی سیاسی بەدەسەوەی دەوڵەتە هەر شتێکی ترە یەت سیستەمی عقوباتی بڵێن قەزاکان لەسەر ئەساسی خەلفێتێکی ئیسلامی داڕێژێتەوە ئەمە خۆی بۆ خۆی من ئێستا ئەگەر ئاەتێکیش بە سەراحەت پێنەڵێم کە ڕەنگە ئێستا ئینسان لەو ئینە دەقیاتەکەش ئەگەر بیری بێتەوە بە تاوەتی نێڵێ مەسەلەن تۆ ئەزانین چی کاگین ئەی باشە تۆ چۆن نییە ئەزانین چۆن ئێستا هەر ئاەتی تۆ باست کرد فەمەن لەم يحكم بما أنزل الله نەکە حیزبایەتی خۆ حیزبایەتی من پێم ئەمانە ئێمە قسە لەسەر وەسیلە ئەکەین قسە لەسەر ئەسڵی ئیسلام ومن لم يحكم بما أنزل الله لە بەسیترین شتی ئینسانەوە خۆی ئێگرێتەوە ئەرزم کردی هەتاکو گەورەترین شت بەس لە سیاسەتە حکم بما أنزل الله چۆن ئەیسەرمێنی ئیسلام بعدی فەزای گشتی کارکردن سەر فەزای گشتی سیاسەتی تیانە باشە ببوورە چۆن من پرسیاری سیستمی عقوبات وڵا کاگومێت یەک سیسانم بیتێ پرسیاری من کاڵم سیستمی عقوبات طبعا خۆتۆ هەر لە سیاسی دەولیەوە بیگرە لە سەردەمی پێغمبەری خوا صلی الله علیه و سلم کە مەسەلەن کۆمەڵی مستشاری هەبووە هەمووی متەرجم بوون شارەزایکی شارەزای دەوڵەتی ڕۆمبۆیەکی وەڵام من ناوەکان بیر نییە بەسوانی لە کتێبەکەی عەبدوڕەحمان عەبدولخالق جوان بیخوێنیتەوە باسی سیاسەتەکە ئەو من بۆیە یعنی مەسئولیشم لەو قسەیە ئەیکەم ئەو سەلەفیە کۆیتیەکە ئەخناوەکان ئێستا ڕەنگە من کتێبەکەش بۆ دیارەکەم نای مؤلفەکە بەڵام ئێستا ڕەنگە سەحابەکەم بیر نێت زۆر سپاس ببوورە بەڵام من باسی سیاسەتی اقتصادی لەکەم کە وڵاتێکی وەکو مالیزیای کرد بە یەکێ لە چۆنەڵێ پڵنگەکانی ئاسیا شارەزانی باسی سیستمی عقوبات ئیش لەسەر ئەوکەن بڵێن سیاسەتەکە بە کەڵک نایە بڵێن سیاسەتەکە خراپ بەکاریەت بڵێن ئیسلام ئەویتیان ئەوە عەقلانی ترە کاک سۆران وەک لەوەی تۆ بێ نەفی شتێک بکەی کە ئێستا يعني حتى غربيش دەستی گرەوە بە کۆمەڵی مراجعات کە ئەم شتە غەڵەتە تۆ بێ نەفی سیاست نەفی ئەو شتانە بکەی لە ئیسلام ڕگەم بێ قسە بکەم بەڵێ فەرموو کاک سۆران ئەتوانم لە حەزاتی خۆت بڵێ بەس من پرسیارێکم هەیە پێشم لە پرسیارەکەم میان دوای پرسیار بم کێشە نێتوانی و وەڵام بێتەوە پرسیارەکەی من ئەمەیە کاک هەوشین باسمانەوەکان لە قورئانە کۆمەڵێ حکم هەیە بۆ دەستبڕینە بۆ کەسی زیناکەرە بۆ ڕێخستنی فەزای کۆمەڵایەتی ئایا ئەگەر لە ڕێی حیزبی ئیسلامی و دامەزراندنی دەوڵەتی ئیسلامیەوە نەبێ چۆن ئەکرێ ئەم حکومانە جەبەجە بکە بەس بەرلەوەی وەڵام بدەیتەوە ناوپڕێکمان هەیە دوای ناوپڕەکە بەرداوام بین بەڵێ بینەرانی بەڕێز خۆشەویستان من ناوپڕێکمان هەیە و دوای ئەم ناوبڕە لەگەڵمان بن بۆ بینینی پرۆگرامەکە